پرۆسەی دابشکردنی ڤاکسینی کۆڕۆنا لە پارێزگای هەڵەبجە لەلایەن تیمەکانی بەڕێوەبەراتی خۆپاراستنی تەندروستی هەڵەبجەوە دەستی پێکرد. دەستپێکی هەڵمەتەکە بە پێدانی ڤاکسین بە کارمەندان و پزیشکان دەستی پێکرد. هاوکات دەستکرا بە ناونووسینی هاوڵاتیانیش بۆ وەرگرتنی ڤاکسینەکە. بەداخەوەڵین بە دەمەوە هاتنی هاوڵاتیان بە ڕێژەیەکی زۆر کەمە سەبەبەکەی ئەگەڕنەوە بۆ سۆشیال میدیا کە لە سۆشیال میدیا بە شێوەیەکی نازانستیانە باس لە زانستی ئەم ڤاکسینە ئەکرێت. من ئەمڕۆ خۆم دووەم دۆزم بەکار هێناوە، تەندروستیشم زۆر باشە. ئامارەکانی توشبوون بە ڤایرۆسەکە بەراورد بە مانگەکانی 1 و 2 ئەمساڵ ڕوویان لە هەڵکشان کردووە. وتەبێژی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە دەڵێ لە هەفتەی ڕابردوودا 22 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسەکە تۆمارکراوە. دەشڵێت ژمارەی توشبووان بە ڤایرۆسەکە زیاترە لەو ئامارانەی کە ڕۆژانە بڵاو دەکرێنەوە. بەڵێ دوای ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا تا ڕادەیەک ئاماری توشبوون بە کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە کەمی کردبوو بە ڕادەیەک کە ئەو ڕاگەیاندانەی کە لەلایەن وەزارەتەوە بڵاو کرای و ڕێژەی توشبوون سفر بوو و ماوەی زیاتر لە مانگونیوێک هیچ نەخۆشێک لە نەخۆشخانەی وەفا داخل نەبوو بوو. بەداخەوە ئێستا دووبارە ئامارەکان ڕوویان لە هەڵکشانە و لە ماوەی هەفتەی ڕابردوودا 22 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسەکە تۆمارکراوە. ئێمە پێشبینی ئەکەین کە تەنانەت ئەو ژمارانەی کە بڵاوکرێتەوە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە ژمارەکە لە ڕاستیدا زۆر زیاتر بێت، چونکە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان نیشانەکانی ڤایرۆسەکان هەیە بەڵام پشکنین ئەنجام نادەن. دکتۆر شوان عومەر بەڕێوەبەری نەخۆشخانەی وەفا دەڵێ لە کاتی بوونی نیشانەکانی ئازاری سەرماعیدە و تاو ڕشانەوە و سکچوون و هەناسەتوندی پێویستە دەست بەجێ ئەو کەسەی کە نیشانەکانی هەیە پەیوەندی بە نەخۆشخانەکانەوە بکات. داواکارین لە وڵاتیان لە کاتی هەبوونی هەر نیشانەیەکدا کە پەیوەندی بە نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆناوە هەبێت سەردانی نزیکترین نەخۆشخانەکان بکەن. نیشانەکانش پێکاتون لە هەبوونی ئازاری سەرماعیدە یاخود تا ڕشانەوە سکچوون یاخود تەنگە نەفەسی یان هەر نیشانەیەکی کە نەخۆشەکان بێزارەکات پێویستە لە بەزووترین کاتە سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکەن تاوەکو دڵنیابینەوە لەوەی کە توشبوونەکە توشبوونێکی ڤایرۆسی یاخود نا. لە پارێزگای هەڵەبجە و لە ماوەی ڕابردوودا 154 هاوڵاتی بە ڤایرۆسەکە گیانیان لەدەستداوە. لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا و لە هەرێمی کوردستانیشدا 13 توشبوو گیانیان لەدەستداوە. لە ئێستادا تیمەکانی تەندروستی ئامادەکاری دەکەن بۆ ئەوەی لە ڕێگەی تیمی گەڕۆکیشەوە ڤاکسین بگەێنە هاوڵاتیان. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.